خوێنکارانی پۆلی دوانزەی زانستی سڵاوی خوای گەورەتان لێبێت ئەزیزانی مامۆستا سامان پێم خۆش بوو لە پەیمانگای سلێمانیەوە بەم ڕۆژە بارانە خۆشە ئەم پرسیارە وزاریەتان پێ ئاشنا بکەم کە پرسیارێکە لە بەشی دووەم لەوانەی دووەم هەیە چۆن ئامانج بدۆزمەوە بە پێی وێنە. ئێستا ئەم پرسیارە ئەگەر سەیری بکەم ئەڵێ ڕوونکردنەوەی کام لەم نەخشانەی دێت مەبەستی وێنەکانە، کام لەم نەخشانەی دێت مەرجەکان جێبەجێ دەکات. یعنی ئەو وێنەی کە هەڵی ئەبژێریت ئەبێ ئەم چوار مەرجە جێبەجێ بکات، ئەبێ ئامانجی سفرەکەی بکاتە دوو و ئامانجی دوو لە لای ڕاستەوە بکاتە دوو و ئامانجی سالب دوو لە لای چەپیەوە بکاتە سفر و ئێفی دووش پێناسە نەکراوە بێت. دواتە یەکێک لەم وێنە هەڵەبژێری کە یەکێک لەم مەرجانەی تیا بێت لە خاڵی ئێوە دەست پێەکەین. سێریکە من کەوتوێتی ئامانجی سفر ئەبێ وەڵامەکەی دوو بکات. خۆشەویستانی دڵم، هەر کاتێک ئامانجت بە وێنە بۆ هاتەوە بچۆ چی بکە؟ بچۆ لەبەر ئەوەی وتوێتی سفر دیوارێک بەسەر سفرەکە بکێشە، بزانە لە شوێ وێنەکە ئەبڕێت. ئەگەر دیقەت بگرین ئێرە سفرە ئەچین دیوارێک بەسەر سفرەکەیە ئەکێشین کەواتە ئەلێرە وێنەکەی بڕی، کەواتە ئەم خاڵەمان بریتە لە دوو سفر، کەواتە لای ڕاستی سفر و لای چەپی سفر وەڵامەکەی دووەکات. ئەم مەرجیانی ڕاستە، ئەم مەرجیانی ڕاستە. ئەمە مەرجی یەکەمی. مەرجی دووەمی وتوێتی ئامانجی دوو لە لای ڕاست، وتوێتی ئامانجی دوو لە لای ڕاست ئەبێ وەڵامەکەی بکاتە دوو. ئەچم ژمارە دوو ئەدۆزمەوە، ئەوە ژمارە دووە، دیوارێک بەسەر ژمارە دووەکە بکێشە. هاتین دیوارێکمان بەسەر ژمارە دووەکە کێشە، باشە دوو خاڵی بڕی، ئەم خاڵەیان بریتە لە دوو سفر و ئەم خاڵەیان بریتە لە دوو سێ، بریتە لە دوو سێ. ئەو وتوێتی ئەبێ لای ڕاستی دوو بکاتە دوو. ئێستا سەیرەکەین ئەمە دووە، ئەمە لای چەپیەتی، لای چەپەکەی ئەکاتە سفر بەڵام لای ڕاستەکەی وەڵامەکەی سێ ئەکات. ئەو وتوێتی چەندەکات؟ دووەکات، کەواتە ئەم وێنەی بۆ نابێت. بەرجەکانی تر سیر ناکەم لەبەرەوە بۆی نەبوو. دێمە سەر ئەم وێنەیان کە خاڵی چییە؟ کە خاڵی بیەکەیە. با بزانین وتوێتی سفر ئەبێ وەڵامەکەی بکاتە دوو، ئەچین دیوارێک بەسەر سفرا ئەکێشین، ئەوە دیوارێکمان بەسەر سفرا کێشە کەواتە ئەلێرە وێنەکەی بڕی. ئەم خاڵە بریتە لە دوو سفر، کەواتە لای ڕاستی سفر و لای چەپی سفر وەڵامەکەی ئەکاتە دوو، کەواتە مەرجی یەکەمیانی ڕاستە. ئەوە مەرجی یەکەمیانی. مەرجی دووەمیانی کوتوێتی ئامانجی دوو لە لای ڕاست ئەبێ بکاتە دوو. بڕۆ دیوارێک بەسەر دووەکە بکێشە، لە دوو شوێنە وێنەکەی بڕیوە، کاتە لەم خاڵەیە بریتە لە دوو لەگەڵ دوو، ئەوە دوو لەگەڵ دوو و ئەو خاڵەی تریشیان بریتە لە دوو لەگەڵ چوار، دوو لەگەڵ چوار. ئەنجا خوێنکاران شتێکی تریش بزانن، ئامانج خاڵەکەی پڕ کرابێتەوە پڕ نەکرابێتەوە کێشەی نییە. ئەم وتوێتی دوو لە لای ڕاست، کەواتە کە تۆ دیوارەکە دروست کرد ئەوە زانی لای ڕاستێتی، ئەمە لای ڕاستێتی، کەواتە لای ڕاستی وەڵامەکەی چەندەکات؟ دووەکات، کەواتە ئەو مەرجەشیان ڕاستە. اینجا وتوێتی سالب دوو لە لای چەپ وەڵامەکەی سفرەکات، ئەچی دیوارێک بەسەر سالب دووەکە ئەکێشید، ئەمە سالب دوو، باشە ئەچی دیوارێک بەسەر سالب دووەکە ئەکێشید، لە دوو شوێنە وێنەکەی بڕیوە، ئەم خاڵە بریتە لە سالب دوو سفر و ئەم خاڵەش بریتە لە سالب دوو لەگەڵ چوار. ئەم داوای لای چەپی کردووە، کوێتی ئەبێ سفر کات، ڕاست ئەکات، ئەم بەشەی لای چەپێتی، کەواتە لای چەپی وەڵامەکەی کردوێتە سفر، کەواتە ئەم مەرجەشی ڕاستە. اینجاکانە لە ئێفە ئەبێ خاڵەکە پڕ کرابێتەوە، ئەبێ بەرامبەر ژمارە دوو خاڵەکەی پڕ کرابێتەوە. بابزانین بەرامبەر دوو سیرەکەین بەرامبەر ژمارە دوو هیچ خاڵێک پڕ نەکراوەتەوە وتوێتی پێناسە نەکراوە، کەواتە قسەکەی زۆر زۆر تەواوە. لەبەر ئەوە خاڵەکان پڕ نەکراونەتەوە کەواتە بەڵێ پێناسە نەکراوە، کەواتە کام وێنەی بۆ هەڵەبژێریت؟ وێنەی بی بۆ هەڵەبژێریت. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.